بەناوی خوای گەورە و میهرەبان، دیارە ئێمە وەکو هەرسێ ڕێکخرا و هانە بەختەوەری و ڕابطەی مرۆیی دوای ئەوەی بوومە لە زەیەکی گەورە لە شارەکانی تورکیا ڕوویدا، هەروەها لە شارەکانی سووریا ڕوویدا، بە پێویستمانزانی هەرسێکمان بەیەکەوە کەمپینێک لە شارەکانی کوردستان ڕابگەینی. ئەوە بوو ڕۆژی دووشەممە بۆ ئێوارەکەی هەرسێ ڕێکخرا و بەیەکەوە کەمپینێکمان ڕاگەیاند بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ شارەکانی تورکیا و سووریا. ئەم کەمپینە لە کەناڵی ئاسمانی سپێدە و هەروەها لە سۆشیال میدیا ڕاگەیاندرا. دوای ڕاگەیاندنی کەمپینەکە خەڵکێکی زۆر لە خێرخواز و لە خواپێداوان و لە هەموو هاوڵاتیان ئەگە بە بڕێکی کەمیژی بەشداریان تێدا کرد. ئێمە دیارە وەکو هەرسێ ڕێکخرا و لە سەرجەم شار و شارۆچکەکان نووسینگەمان هەیە. هەموو نووسینگە و لقەکانیش بە هەمان شێوە لە شار و شارۆچکەکان بانگەوازیان ڕاگەیاند، تەنانەت هەتا لە مزگەوتەکانیش بانگەواز ڕاگەیەنرا کە خەڵک بەدەم ئەم کەمپینەوە بچێ و هاوکاری خۆی بگەینێ. ئێمە ئەو کەمپینە بۆ ماوەی 5 ڕۆژ بوو، 5 ڕۆژی خایاند. لە ماوەی ئەم 5 ڕۆژەدا 33 ترێلا کەلوپەل کۆکرایەوە کە پێکات بوو لە جلوبەرێک و لە ڕایخ و دۆشک و بەتانی و لەگەڵ ئازوقا هەروها پارە. دوێنێ ئێوارە ئێمە ئەم 33 بار هەڵگرە 13 مەتریە گەیەندرایە گومرجی ئیبراهیم خەلیل بۆ ئەوەی بگات بە شار و شارۆچکەکانی تورکیا و سووریا. الحەمدولله ئەمڕۆ لە کاتی عەسر پەڕینەوە بۆ ئەو دیوی سنوور. ئێستا هەر 33 ترێلا لە خاچی تورکیایە. لەم 33ە 23 ترێلا 28 ترێلا دەچێت بۆ سووریا و 5 ترێلیان دەچێت بۆ تورکیا. بەشە زۆرەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە زیاتر لەبەرەوەی تورکیا بە پێ ڕێنمایە ئیداریەکانی ڕایگەیاند بوو کە کەلوپەلی دەستی دوو وەرناگرێت، بۆیە بەشە زۆرەکەی بۆ سووریا دەچێت. ئێمە بەر لەوەی ئەم ترێلانش بگەن بۆ تورکیا، لە وڵاتی سووریا ئاگادار کراینەوە کە جێندرس کە دەکەوێتە هەرێمی ئەفرین ئاگاداریان کردنەوە کە پێویستیان بە خێمەیە. ئێمە 15,000 دۆلارمان بۆ ڕەوان کردن بە مەبەستی کڕینی 100 خێمە بۆ ئەو شوێنە و خێمەکان لەوێ ئێستا هەڵدرایە و چاوەڕێنە خەڵک بێتە ناوێ. و ئێمە جگە لەوەی کە ئەم ترێلانەمان ناردوون، ئێمە دوای ئەوەی دابەشکردنی تەواو دەبێت قۆناغی دووەم بە پارەش دەست پێ دەکەین. داماناوە خۆمان بە لیژنە بەشدار بین لەوێندەر ماڵ بە ماڵ ئەوانی کە لێیان قەوماوە بە هاوکاری ئەو ڕێکخراوانەی ئەوێ کە هاوکارمان بن بتوانین ئەو پارەشدا بەش بکەین بەسەر لێ قەوماوان کە لەلایەن خەڵکی خێرخوازی شارەکانی هەرێمی کوردستان کۆکرایتەوە. سپاسانەکەم، دەستی ئێوەش خۆش بێ و دەستی هەموو ئەو خێرخوازان و خەڵکی کوردستان خۆش بێ کە بەشداری کرد لەم کەمپینە. ئەوەی جێ قسەیە لە کۆتاییدا، ئێمە ئەمە دووەمین جارە هاوکاری بەدەم شارەکانی تورکیاوە دەینین. لە ساڵی 2013 ئێمە بۆ شاری وان کەمپینێکی گەورەمان ڕاگەیاند، بە هەمان شێوە بە لیژنە هاتین بۆ وان، لەوێ کەلوپەلەکانمان بە هەمان شێوە دابەش کرد. دووبارە سپاسانەکەم، دەستی هەموو لایەکتان خۆش بێ.